السلام عليكم. عليكم السلام استاذ يا اخو بخير بي بخير بي ما مستعسر خودم ناسیەوە ئەدیکو نادناسم ئاغا ئەزانێت و پیاوەکی چەند باش و چەند بەڕێز بووی سەیفەدین گوتم ماوەکی باشە لە یەکتری دابڕانێنەوە کە لە بیری کردبوو خۆشەویستەکان قەت لە بیر ناکرێن بەگم ئەتوو خۆشەویستی لەسەر سەری مەی مەمنونم فەرموو ئاغا هیچ نەگۆڕای الحەمدولله دەوا بچینە ژۆر یا فەرموو الله فەرموو مامۆستا فەرموو باش يا الله فەرموو 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 بەگم مالی خۆتە فەرموو فەرموو يا الله یاخوا بەخێر بێن سەرچاوم بەگم بەخێر بێ مامۆستا سەرچاو یاخوا بەخێر بێ سەرچاوم چاوەکانت خۆش ئاغا ئەو ماڵەت ئاوادان کردەوە بەخێر بێ سەرچاوم خەجیت ئەو خواردنەی زوو بینە بەگم ئیشی هەیە کچم یاڵا خواردنەی بینن ئایا بینن پەلەشیان لێمەکە سەیفەدین وەدە پەلەیان لێمەکە دەی بەگم با خزمەتت کەن یاخوا بەخێر بێ بەگم خۆش بیا بەخێر بێن مامۆستا بەگم گەورەت کردی بەڕاستی ئاوادان کردەوە وەڵڵەهی نازانم کو خزمەت کەم بەگم بەڕاستی هەر چت لەوە بکەم کەمە سەیفەدین بەخوای ئەوەندە زۆرت تەکلیف کرد پیاوی شەرمەزار کرد ئەگەنانە قەت دەداهاتم لە ئاغا ناخواردنی بەخێر بێ خۆش بیاخۆ کەسی خۆم زانە چەندم ئەزیەتدان بەگم ئەتوو جێی شانازی بینە کچم بینە بەخێر بلا بێ خەجی. سەرچاوم ئاغا. بەخوای حەزم نەدەکرد ئەزیەتتان بدەم بەس لە کەبابخانەی هەندی تەکلیف کرد هەندی تەکلیف کرد بە زۆر ئەمنی هینە بەخێر بێ سەرچاوم ئاوادان کرد ئاغا مامۆستا مالی بەخێر خۆت بێ دەستان سەرچاوم خۆش بی دەستان خۆش بی فەرموو 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 دانێ دەستان خۆش یا الله خۆ لەخوای بەزیادی ماشەڵڵا خواردنەکی زۆر تاکیدێ کاک سەیفەدین فێتان بی بەگم چێ بەخوا فێتان بی مامۆستا عەفوان فەرموو ئەوەش زیادە ئەوش دۆزیدی بسم الله بکەن بەگم باش بینە ئایا بینە کچم کچم ئایا بینە فەرموو بەگم ئەوجا سەیفەدین جۆب دەمن بەڕاستی ئەمن نەهاتیمە نانی بخۆم بەت چاوەڕێوەم دەکرد بگەمە ئەو دەقەیە کە خواردنم لە پێش نادەوی چ بۆ بەگم ئەتوو کابرایەکی ماستاوگرەوەی کورە عیبە هەرچی دۆڵەمەندە بە دوی دەکەوی هەرچی پارەدار و ئاغایە بە دوی دەکەوی دەیهینی نەما لە داوەتی دەکەی لە کاتێک ئەوانە هیچ پێویستیان بۆ خواردنەی نییە چونکە هەر بە خۆیان تێرن ناچی فەقیرێک هەژارێکی بینی نانی بدەی لە توانی یان لێرانە کە ئەوان برسینە بەرێ بەرێ بەگم بەخوام یارمەتی هەژاران دەدەم دە فەرموو نانەکەت خۆ توش ئەمن نانی ناخۆم و ڕاستیش ناکەی سەیفەدین یاخلو چ بووە دوونێ ئەسرێت لە بیرە سوالکەرێکی قوربەسەر هاتە بەردەم توانەکەت ها وەڵی بەگم ڕۆژی هەزار کەس دێ داوای شتی دەکا وەڵی نازام چیانە باش بکردکەوە ڕجای خوای لێ کردی پاروە نانەچی بدێ لە باتی بیدێ پشت ملت گرت و فرەتدا